شار با لە سەرما دوورخەینەوە، شار با لە کڕێوەی تێنەگەشتن دوورخێنەوە. من یەکەم شت ماڵە کولتورەکان نۆژە نەکەمەوە. خەڵکی هەڵەبجە بەگشتی پێویستی بەوە هەیە کە دۆستایەتی لەگەڵا بکرێت و لەگەڵ هاوڵاتیانی شارەکەی خۆشمان بشیم. ئەگەر من بۆ ڕۆژێک بمە پارێزگاری هەڵەبجە بە دڵنیاییەوە ئەو بڕیارەیە. ئەمڕۆ ڕۆژی هەڵەبجەیە بەپێی بەڵگەنامە عوسمانیەکان ئەمڕۆ 156 ساڵ تێدەپەڕێت بەسەر دانانی یەکەم قایمقام بۆ ئەم شارەدا. لێستادا پارێزگایە و لەبەر ئەوەی بچووکترین پارێزگای هەرێمی کوردستان و عێراقیشە لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە بوژانەوە و کرانەوەیە. لە خەڵکی شارەکە دەپرسین ئەگەر بۆ یەک ڕۆژ ببیتە پارێزگاری هەڵەبجە چ بڕیارێک دەکەیت و چ کارێک دەکەیت؟ ئەگەر بۆ یەک ڕۆژ ببیتە پارێزگاری هەڵەبجە گرنگترین شت بەلای تۆ چی و چ بڕیارێکیلەوە؟ گرنگترین شت بەلای منەوە ئەوەیە ئاوادانکردنەوەی هەڵەبجە، گرنگیدان بەو شوێنانەی کە هەڵەبجە خۆی سروشتێکی زۆر جوانی هەیەەوە دەوڵەمەندە بە سروشتی جوان و ئەو گرنگیدان بەلایانی ئاوادانکردنەوە و گەشت و گوزاری هەڵەبجە و کردنەوەی ئەو پرۆژانی کە گەشتیارین لە هەڵەبجەیە. ڕاستی بۆ شارەکەی من کە لە ڕاستی ئێستا بووە پارێزگا جادەوبانەکان زۆر گرنگن کە نۆژدانکردنەوەیان بۆ بکرێ لە ئاستی پارێزگاکانی ترانیە، ینی جادەکانی ئێمە وەکو پارێزگاکانی ترنین. ئەگەر من بۆ ڕۆژێک بمە پارێزگاری هەڵەبجە بە دڵنیاییەوە ئەو بڕیارەیە. سەبارەت بۆ پرسیارە ئەگەر ڕۆژێ بمە پارێزگا یەک ڕۆژ بەڕاستی من یەکەم شت ماڵە کولتورەکان نۆژە نەکەمەوە. هەڵەبجە چەند ماڵێکی تایەک و ماڵی وەسمان پاشا و ماڵی تایربەگ و ماڵی حایمبەگ. ماڵی حایمبەگ شەیەک مەلیک فەیسەڵ تایە ماوەتەوە. ماڵی وەسمان پاشای چەندین شاعیر و چەندین ئەفسەرانی ئینگلیز و چەندین کەسایەتی لەو ماڵا بوون. ئەو سێ ماڵە نۆژە نەکەم وەکو خۆی چونکە شاکرفەتان و سۆسیسیە لە کاتێی بۆ هەڵەبجە وەکو شارێکی ئەوروپی دەرەکەیەوە بۆنێ ئەم سێ کۆشکە و کۆشکی وەسمان پاشا و کۆشکی تایربەگ و کۆشکی حایمبەگ. بە دڵنیایی خەڵکی هەڵەبجە بەگشتی و خانەوادەی شەیدان بە تایبەتی سەرەتا پێویستیان بە قەرەبووکردنەوەی ڕۆحی هەیە. ئەوان پێویستیان بەوەیە کە خەڵک خۆی بە کەسوکاریان بزانێت دواتر پێویستیان بە قەرەبووکردنەوەی مادی هەیە. خەڵکی هەڵەبجە بەگشتی پێویستی بەوە هەیە کە دۆستایەتی لەگەڵا بکرێت کە خەڵک خۆی بە خاوەنی شارەکە بزانێ ئەنجا پێویستی بە خزمەتگوزاری و خەدەماتە سەرەتاییەکان بەگشتی هەیە. بەلامەوە گرنگە کە زۆرترین پرۆژە خزمەتگوزاری سەرمایە گوزاری بێنمە شارەکە و لەگەڵ هاوڵاتیانی شارەکەی خۆشمان بشیم. ژیانم وەک ژیانیەوان بێت، ینی خۆم گیانەکەمەوەلەوە لەگەڵ ئەوان نابژیم لە خۆش و ناخۆشیەکانیانە. گرنگترین شت لەم کاتیا بۆ هەڵەبجە کە زەرور بێ بکرێت نەک بۆ هەڵەبجە بۆ تەواوی کوردستان هەلی کارە. بەڕاستی من وەروانەیە کە پیشەکەم مامۆستان هەم مامۆستانە حەزکەر و عادترین بڕیاردی و سەر و پەروەردە و زانستی پەروەردە و فێرکردەی چووکە پەروەردە و فێرکردن بوو بە باعث و ئانەیە کە گشتێوەکە سەرچاوە گێرە. قەزەوە بەڵا من حرمەتم هەیە پارێزگایم شارە خزمەتێکی گەورەی بەم شارە کردووە. خاتون و خوشە بەڕاستی دەسەڵاتێکی جوانی بەکارهێناوە دەسەڵاتەکەی خصوصەتە ئاستانی خزمەتکردنی تەواوی خەڵک وە لە بەردەم دنیای ئەدەب لە بەردەم دنیای هونەر کەم و کوڕی نەبووە و ئەگەر شتێکی شەبێ من دڵنیام ڕۆژێک لە ڕۆژان باشتر و باشتر ئەدای کارەکانی خۆی ئەکا. وەک ئەوەی کە ئیسماعیل من پێم وایە هەمیشە قەڵەم لودی و دەسەڵاتەوە لە خەمی شارگەلی کوردستان و نیشتیمانەکەیدایە. سووتانی قەڵەم نزیک نییە لە سووتانی دنیای دەسەڵات. بۆیە هەمیشە ئیسماعیل گردان و ئاگردان و کوانوویەکی هەیە پشکۆکانی خۆی لە پشکۆی هەر لەحزەیەک لە پشکۆی هەر ڕۆحێک بە ئاڵتر و جوانتر دەبینێ بە خاتری گەرمای شار و شار و شار با لە سەرما دوورخەینەوە، شار با لە کڕێوەی تێنەگەشتن دوورخێنەوە، شار با هەمومان بیکەین بەنانی سەرساجی جوانی ئەمما کام جوانیەک لە دڵەوە بێ. ئەو بۆ من لەسەر هەموو شتێکەوەیە.